هەنگاریا وڵاتێکی بەهێزە لە چوارچەوەی هاوپەیمانەتی نێودەوڵەتی دژی داعش لە ساڵی 2014 و ئەنجامە لەو هاوپەیمانەتیە و هەروەها هاوکاریەکانی بۆ هەرێمی کوردستان و هێزەکانی پێشمەرگەش بەردەوام بووە. سەرۆکی وڵاتە سەردانی بەغدای کردبوو ئەمڕۆ کەمێکی دیکە دەکاتە هەولێر لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە لە 2012 و ئەم پەیوەندیانە لە ئاستێکی باڵادا لە کاتی سەردانی سەرۆک بارزانی بۆ هەنگاریا دەستی پێکردووە. ئێستا قۆناغەکانی بەرەو پێشتر دەچن. سەردانی سەرۆکی هەنگاریا بۆ یەکەم جار کە ئافرەتێکی گەنجە لە تەمەنی 44 ساڵیدا سەرۆکی وڵاتەکەی خۆی بەدەستەوە گرتووە بۆ هەرێمی کوردستان چەندە گرنگە لە بواری وزە، خوێندن، پەروەردە، هەروەها هاوکاریەکانی هێزی پێشمەرگە و هاوکاری دیکەی سەربازی و ڕاوێژکاری لە هەرێمی کوردستان. زیاتر قسە دەکەم میوانێکی بەڕێزم لە سەدوێ لەگەڵا بەڕێز دکتۆر کارۆخ خۆشناو سەرۆکی ئەنستیتوتی توێژینەوەی ئەمریکی کوردی. زۆر سپاس بەخێرهاتی. دکتۆر کارۆخ، ئەمێ بزانم هەنگاریا بۆچی گرنگە لە چوارچێوەی هاوپەیمانەتی نێودەوڵەتی داعشتا زۆرترین هێزی هەبووە لەو هاوپەیمانەتیەدا و سەردانی سەرۆکی وڵاتە بۆ یەکەم جار بۆ هەرێمی کوردستان چۆن دەبینن؟ بەڵێ دیارە سەردانی سەرۆکی هەنگاریە بۆ هەرێمی کوردستان سەردانێکی گرنگە، چونکە هەرێمی کوردستان و هەنگاریە پەیوەندیەکی پتەوی گرنگ بێکەوە دەیانبەستێتەوە لە پێنج تەوەردا. لە تەوەری دژایەتیکردنی تیرۆرە وەکو خۆتان ئاماژەتان پێکرد، هەنگاریەکێکە لە ئەندامە کارەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش و زۆرترین هاوکاری هێزەکانی پێشمەرگەی کردووە بۆ ئەوەی کە ڕوبەڕووی داعش بێتەوە. لە ڕووی ئابووریەوە هەنگاریە هاوبەش و هاوپەیمانێکی گرنگە بۆ هەرێمی کوردستان، چونکە کۆمەڵی کۆمپانیایان لە هەرێمی کوردستانە کار دەکەن لە سێکتەرەکانی وزە، خوێندنی باڵا، لە کۆمەڵێک سێکتەری تر و لە بواری بڵین سەربازیش نزیکەی بڵین 270 تەن هاوکاری لۆجستی و هاوکاری سەربازیان گەیاندوتە هێزەکانی پێشمەرگە و 25 پێشمەرگە لەوێ ئێستا چارەسەریان بۆ دەکرێت. وەروە دەزانین کە هەنگاری ئەندامێکی کارایی هاوپەیمانی ناتۆشە و لە ئەوروپای ڕۆژهەڵاتە و پێگەکەی گرنگە بۆ ئەوەی کە بتوانێت پشتگیری هەرێمی کوردستان بکە، پشتگیری هێزی پێشمەرگ بکە لە ڕوبەڕوونی دژی داعش و هەروەها هەنگاریە توانیویەتی کە بەڕاستی بەردەوام بە شێوکی ڕاستەوخۆ پشتگیری پێشمەرگە بێ و کۆمەڵێک پێشمەرگەش لە وەکو باسمان کرد لەسەر ئاستی ڕاهێنا، لەسەر ئاستی لۆجستی هاوکاری بەردەوامی هەنگاریان پێدەگات، چونکە 170 ڕاهێنەر و ڕاوێژکاری هەنگاری لە هەرێمی کوردستانە هەن و لە بوارەکانی تریش بێگومان هەنگاریە لە بواری دیبلۆماسی کۆنسوڵخانەی لە هەولێر هەیە و پەیوەندیی گرنگ لە نێوان هەرێمی کوردستان و لەنێوان هەنگاریە هەیە. ئەم سەردانی ئەمڕۆشی سەرۆکی هەنگاریە بەڕاستی سەردانیی گرنگە بۆ پتەکردنی پەیوەندیەکان لە زۆربەی ئاستەکان و دیارە ئەمڕۆ لەگەڵ جنابی سەرۆکی هەرێم کۆ دەبێتەوە و بەیانیش لەگەڵ جنابی سەرۆکی حکوومەت کۆ دەبێتەوە و زیاتر ئەم پەیوەندیانە توندوتۆڵتر دەبن کە بناخی لە ساڵی 2012 وەکو خۆت باست کرد دانراوە. زۆر باشە دکتۆر کارۆخ، هەرێمی کوردستان چۆن توانیوتی ئەو پێگە بەهێزە دیبلۆماسی لە ئاستی جیهاندا بەدەست بهێنێت کە ئێستا ترافیکی دیبلۆماسی لە هەرێمی کوردستان هەر بەردەوامە سەرکردەی گەورەی وڵاتانی جیهان ڕوو لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دەکەن. ئەم لۆبیگەریە و ئەم هێزە دیبلۆماسیە تا چەندە هەرێمی کوردستان توانێتی بەکاری بهێنێت؟ بەڵێ دیارە هەرێمی کوردستان لەم ناوچەیە ئەکتەرێکی کارایە و ژمارەیەکی خوێنراوەیە و توانیویەتی لە ڕوبەڕبوونەوەی تیرۆرە ڕۆڵێکی کارا بجێڕێ و هێزەکانی پێشمەرگە لە زیاتی جیهانی ئازادە شەڕی تیرۆریان کردووە و پێگەی هەرێمی کوردستان لەم ناوچەیە هەم لەسەر ئاستی بڵین سیاسی و هەم لەسەر ئاستی ئابووری و لەسەر ئاستی وزەش، ینی هەنگاریە بڵین هەرێمی کوردستان پێگەیەکی گرنگی هەیە و دەتوانێت وڵاتانی هاوشێوەی هەنگاریە بڵین سەرنجیان ڕابچێشێ بۆی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بکەن، چونکە پێگەیەکی سەقامگیری گرنگی هەیە. لایەکی تر هەرێمی کوردستان بۆتە نوایەکی ئارام بۆ هەموو ئەو ئاوارە و پەنابەرانەی ناوخۆی عێراق و سووریاش کە ڕوو دەکەن هەرێمی کوردستان بەتایبەت کریسچیان و یەزیدیەکان کە هەنگاریە زۆر تەشیدیان لێ دەکاتەوە. نزیکەی 300 ملیۆن دۆلاری بۆ کریسچیان و یەزیدیەکان تەرخان کردووە و بۆ چارەسەرکردنیان بۆ ئەوەی کە شوێنەکانیان ئاودام کاتەوە ئەو شوێنانی لەسەر دەستی داعش وێران کراوە. بۆیە ینی ئەم پێگەیە لە هەرێمی کوردستانە ڕۆژ بە ڕۆژ تر دەبێ و بەهێزتر دەبێت پێگەی دیبلۆماسی هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی لەگەڵ ئەم وڵاتانەی بەتایبەت هاوپەیمانی دژی داعش، چونکە وەکو باسمان کرد پێشمەرگە و هەرێمی کوردستان لە زیاتی جیهانی ئازاد شەڕی تیرۆر دەکات. زۆر باشە، ئاماژەتان بە شەڕی دژی داعش کرد. ئێستا مەترسیەکانی تیرۆر لەسەر هەرێمی کوردستان هەر بەردەوامە، بەتایبەتی لە ناوچە کێشە لەسەرەکان کە سوپای عێراق نەیتوانی وەکو پێویست ڕۆڵی خۆی بگێڕێت بۆ شای ئەمنی هەیە. بەردەوامی ئەم هاوکاریانە تا چەندە بۆ بەهێزبوونی پێشمەرگە گرنگە، بەتایبەتی ژمارەیەک ڕاوێژکاری هەنگاری ڕاوێژ بە وەزارەتی پێشمەرگە لە بواری چاکسازی و لە بواری تەندروستی و کۆمەڵێک بابەتی دیکەی لۆجستی و سەربازی دەکەن. ئەمانە کاریگەری لەسەر
هەرێمی کوردستان دەبێت لە ڕوبەڕووبوونەوەی تێرۆر؟ بەدڵنیاییەوە چونکە تیرۆر تاوەکو ئێستا ئەگەرچی لە ڕووی جوگرافی و هیچ پێگەیەکی جوگرافی ڕاگەیەنراویان بەدەستەوە نییە، بەڵام لێرە و لەوێ هەندێک چالاکی پارتیزانیان ماوە هێزەکانی داعش و تاوەکو ئێستا بەتەواوی لە ڕێگوڕیشە دەرنەهێنراون بۆیە پێویستە ئەم هاوکاریانە ئەم پەیوەندیانە بەهێزتر بکرێەوە. تاوەکو ئێستا هاوپەیمانی دژی داعش کارایە و بڵین بە شێوەیەکی کارە هاوکاری هێزەکانی پێشمەرگە دەکاوە، ینی دەکرێت ئەم پەیوەندیانە زیاتر قوڵتر بن و باشتر بن و ڕاهێنانەکانی هێزەکانی هەنگاری بە هێزەکانی پێشمەرگە بەرفراوانتر بکرێ و سوود لە توانە سەربازی و تەکنۆلۆژیەکانی هەنگاریە شوەر بگیرێ بۆ ئەوەی پێشمەرگە بتوانێت ئەو شوێنانی کەەوە بەتایبەت ئەو ناوچانەی کە فراغی ئەمنی تێدا لە ناوچەکە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم بتوانێت کە بەتەواوی ڕوبەڕووی داعش بێتەوە و لەوێش نیان هێڵێەوە بەتەواوی ڕێگوڕیشیان دەربێن. زۆر باشە پرسی پێکهاتەکان کە هەرێمی کوردستان بەردەوام ئەو ڕۆژوانەی نیشانی جیهان داوە کە شوێنێکی ئارامی پێکەوە ژیانی سەرجەم پێکهاتەکانە و سەرۆکی هەنگاریاش بڕیارەکە سبەی سەردانی و شوێنە بکات کە پێکهاتەکانی لێن و قوتابخانەیەکی بکاتەوە بەتایبەتی بۆ کریستیانەکان پێش و تریش لە نۆژەنکردنەوەی قوتابخانەکان لە بۆ کریستیانەکان بە تایبەتی ڕۆڵی هەبووە. ئەمە چەندە گرنگە هەرێمی کوردستان بم شێوەیە مەعاملە دەکات و جیهان چۆن لە ئەم پێگە گرنگی هەرێمی کوردستان لە بواری گرنگیدان بە پرسی پێکهاتەکان دەڕوانێت؟ بەڵێ دیارە لە ڕووی دیبلۆماسی و هەرێمی کوردستان قۆناغی باشی بڕیوە و توانیویەتی کە بەڕاستی پەیوەندیەکی پتەوی دیبلۆماسی بەتایبەت لە دوای 2005ەوە کە هەرێمی کوردستان بۆتە هەرێمێکی دەستوری فیدرالی لە ناو چوارچەوەی عێراقدا پەیوەندی بەهێز هەیە لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی نێودەوڵەتی لە ناویشاندا هەنگاریە و پرسی دوو خاڵ لە هەرێمی کوردستانە کە زۆر جێگای سەرنجی کۆمەڵگەی نێودەوڵەتیە و وڵاتانی بەتایبەت ئەندامانی بڵین هاوپەیمانی ڕوبەڕووبوونی داعش یەکەمیان پێگەی سەقامگیری هەرێمی کوردستان، دووەمیشان پێگەی بێکەوە ژیان لە هەرێمی کوردستان کە لەوەی کە جەناب باس پێکهاتەکان لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی ئاشتی و بە تەبایی بە هەموو مافەکانیان پارێزراوە و لێرە بە زۆر بە ئازادانە دەژین و مافەکانیان بەرجەستە کراوە و هەنگاریش زۆر تاکید لەسەر ئەو خاڵە دەکاتەوە، ینی بەتایبەت پێگەی کریستیانەکان کە زۆربیان ئاوارە بوون لە بەغدا و لە سنوورەکانی دەشتی نینەوە و هاتوونەتە هەرێمی کوردستان بەڕاستی ئەم پێگەیە گرنگە و هەرێمی کوردستان توانیوێتی لە ڕووی دیبلۆماسیەوە و بەرهێنانێکی گرنگ بکاوە 41 نوێنەرایەتی وڵاتان و کۆنسڵگەری لە هەرێمی کوردستان و لە هەولێری پایتەختە هەن و 14 نوێنەرایەتی هەرێمیش لە دەرەوە هەن بۆیە هەنگاریە شەشێکە لەوانەیەکەوە بەڕاستی پەیوەندیەکی پتەوی دیبلۆماسیشی لەگەڵ هەرێمی کوردستانە هەیە و کۆنسڵخانەی لە هەولێر هەیە. باشە بەڕێز کارۆ خۆشناو سەرۆکی ئینستیتوتی توێژینەوە ئەمریکی کوردی زۆر سپاس. یانی کوردستان زۆر سپاس.